حجرەی فەقیانی گوندی خەتێن و ئێستاوەک دەبینن سەرگەرمی سعیکردنن ئەمە شێوازێکە لە سعیکردنی فەقێ واتە ئەو کاتێک کە سعیەکە بەردەوام لە پیاسە و لە هاتوچۆکردنایە بۆی تەرکیزی زیاتر مەسەلەن بەهێز بێ و هەروەها تەرکیزی زیاتر لەسەر وانەکەی بێ ئەگەر من با لە تۆ بپرسم سەلام عەلەیکوم چۆنی باشی چی دەخوێنی ئێستا سعی لە چیەکەی فتح القەریب ئەتوانی شتێکم بۆ بخوێنی لەوەی کە سعیەکەی ئێستا سەرگەرمی چی ئەخوێنیت لە فتح القەریب گەشتویتە کوێ تارەتکردن لە تەهارەی باشە ئەساوەی سعی لە یەکەی چییە ئەدێ نەسەکە توانی بۆم بخوێنیتەوە فەصل و فی لە باسی تارەتکردن شەرحەکەیم بۆ بڵێ باسی تارەتکردن بە سێ شێواز دەکرێت بڵێ شێوازەکانی یەکەم بە بەرد دووەم بە ئاو سێمیش بە بەرد و ئاو باشە بەرد و ئاو باشە یعنی ئەگەر ئەومان دەست نەکەوت ئەتوانین بە بەرد بکەین بە بەرد بکەین ئەی خۆڵ ئەگەر ئەمە پرسیارە خۆڵ ناوێ وانە باشە باسی نەکردو لە شەریحەتدا باسی نەکردو لە شەریع ئافەرین دەست خۆش ڕۆژانە چەند سەعات دەرس خوێنیت لە شەو ڕۆژ هەیە باشە تۆ شەو ڕۆژ لێرە ئەمێنیتەوە یا دەچیتەوە ماڵێ شەو ڕۆژ لێرە ئەمێنینەوە باشە ماڵتان لە خەتێ یا لە گوندی دیکەوە هاتووی لە ڕانیەوە ڕاهاتوومە لە ڕانیەوە هاتووی مانگی چەند ڕۆژە ڕۆیتەوە مانگی بە چل ڕۆژێک جارێک ئەچمەوە بە چ ڕۆژ جارێک باشە ئەی زۆر پێت خۆشە کە لێرە لە خەتێ دەرسی فەقیهەتی خوێنی لە خەتێ باشتر نابینیەوە خەتێ زۆر باشە وانە مامۆستاکانیشتان باشن باشە سای خۆت بکە دەست خۆش